بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بابەتی ئەمڕۆمان خۆشەویستان و ئازیزان ئەو بابەتەیە کە هەموو ڕۆژێک دایک و باوک، مامۆستاکان، پەروەردەکاران لەگەڵ مناڵەکانیانە بەبێ ئەوەی مەبەستیان بێ دووبارەیەکەنەوە بەڵام نازانن چ پەیامێکی سلبی ئەدەن بە مناڵەکانیان. ئەویش تێگەیاندنە، پێش پێگەیاندن. مناڵ لە تەمەنی 10 ساڵی خۆیان هەتاوەکو ئەگاتە ئەو تەمەنە 100,000 جار کەلیمەی نابێ ئەبیستێ. جا نەیخۆیت، نەیکەیت، نەچیت، ئەم جۆرە کەلیمانەی کە مناڵ هیچی لێ تێناگە. مناڵ نابێ ئەو نەعەقڵی بچووک کرێتەوە لە چاوی تۆیە کە نەتوانی شتێکی تێبگەێنی یاخۆی باسکەیت. بۆیە زۆر زەرورە دایک و باوک ئاگایان لەم خاڵە بێ. لە کاتێکا قسە بۆ مناڵەکەیت بزانی لەگەڵ کەسێکی گەورەیە مامەڵە ئەەکەی پێویستە کات تێبگە. ئەگەر نا مناڵ بەستیا بچێنی و بەس تەڵقینی کەیت و بەس پێی بڵێ بەڵێ نەخێر، ئەمە مناڵ جوابی پرسیارەکانە نایەوە. مناڵ یەک کۆمەڵ پرسیاری هەیە 10 جار لە کاتی ئیشکردن و لە کاتی سیاقەت و لە کاتی مەشغەڵەتی خۆت و لە کاتی کەیبانوێتی ڕاتەگرێ پرسیاری هەیە. ئەو بۆ وایە، ئەو بوانە، ئەو بۆ شتەوە 2 جار، ئەو بۆ خستە سەرمەنجەڵ، ئەو بۆ قاش کرد، ئەو بۆ فڕێیە، ئەو بۆ لێنە. مناڵ پێویستە کات دایک جوابی باتەوە. کە جواب نایەوە ئەم مناڵە هیچ فێر نابێ. هەر بڵێ دەست بۆ نەبیت، ئەوە نەکەیت، ئەوە ئاگرە، ئەوە بڤەیە، نەخێرە بێت تێبگە. ئاگرە یعنی ئەسووتێنێ، تیژە یعنی دەستە بڕێ، باریکە یعنی ئەچێ بە چاوتە. ئەبێ مناڵ لەمە تێبگە کە شتێکشی لێسەنیتەوە، بە قەنەعەتەوە لێسەنیتەوە، بە قەنەعەتەوە لی وەرگریتەوە. ئەگەر نا مناڵ ئەبێ بە ڕۆبۆتێک، لەوانەیە ئاقڵە کرد بێ، لەوانەیە سەرکوت و دانیشتانە بێ، بەڵام بەڕاستی فێرە نەکردووە، بەڕاستی تێو نەگەیانوە، بەڕاستی پێو نەگەیانوە. ئەم پەیامە زۆر گەورەیە ئایزەکانم. باوک، دایک ئەگەر بیانەوێ فێر بن لە قودوەکان و ئەوانەی کە مناڵیان بۆ پەروەردە کردەوە، خوای گەورە نمونی لوقمانیان بۆ وێنێتەوە. لوقمان کە خوای گەورە فەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمە، ئێمە داناییمان فێری لوقمان کرد. کە نەسیحەتی مناڵەکەیە کە وإذ قال لقمان لابنه وهو يعظه، نەسیحەتی مناڵەکەیە کرد. سەیری کە چەڕستەیەکی کەم لە ماوەی 1 دقیقە خوێنرێتەوە: يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. شەریک بۆ خوا بڕیار نەی، چونکە شەریک بۆ خوا دانان ستەمێکی گەورەیە لە نەفسی خۆتیکەیت. لە بەرامبەر دروستکراوەکانی خوای گەورە کە ئەیان بیتە ڕیزی خواستەمێکی گەورەیەکی شتیوانەکەی ها، چکەمە نادات پەروەریە. اینجا پێڵێ يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك. صبری گرە سەروی کە توشتە بێت، چکە إن ذلك من عزم الأمور. پیاوێکی دان بە خۆ داگرتوو حسێ بکرێت ئەگەر لە کاتێکە ئارام بووی لەسەر ئەم شتانە. اینجا فەرمێت ولا تصعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا. خۆ بەزل مەزانە، ڕوو لە خەڵکی وەرمەجێڕە. بۆ چکە إن الله لا يحب كل مختال فخور. چکە خوای گەورە خۆی گەورەیە، قبول ناکە کەس خۆی بە گەورە بزانێ لە ئاستیا و شانشانێنی لەگەڵا بکە. اینجا فەرمێ وەقسید فی مەشیک. مناڵ دەبێ بەدیلی بیتێ، ئەی ئەمانە نەکەم، دەنگ بەرز نەکەمەوە، ڕوو لە خەڵکی وەرنەجێڕم، چی بکەم؟ هادی بە، لەسەر خۆ بە، دەنگ نزم کەرەوە. وەقسید فی مەشیک وەخفض من صوتك. بۆ چکە إن أنكر الأصوات لصوت الحمير. چونکە ناڕەحەتترین دەن و قێزەونترین دەنگی چییە؟ دەنگی گوێ درێژە، بۆ دەنگی گەورەیە. لەو کاتەیە کە شەیتانە بینێ. مناڵ نمونەی بە شتێک بۆ ئەهێنرێتەوە کە گوێی لێبوو بێ. هیچ مناڵێک نییە گەیشت بێت ئەم تەمەنە و گوێی لە زەڕەیەک نەبوو بێ، یاخود گوێ درێژێکی نەبینی بێ. بۆیە نمونەکانی ئەم پیاوە بەم شێوەیە کە لە مناڵەکەی تێبگەێنێ. بۆیە مناڵەکە پێڵێ لە باوکە ئەگەر بەردێ بخەمە ناو ئاوە، خوای گەورە ئەم بەردی بۆ دۆزرێتەوە، ئەویش تێگەێنێ ئەڵێ يا بني إنها إن تكو مثقال حبة من خردل
یەک زەڕە لەناو بەردێکە فتكون في صخرة یەک خەردە لەناو بەردێکە أو في السماوات أو في الأرض يأتي بها الله فما يكبرت لأرزو لآسمانا لهر شوين يكابه نقلنا وبحره لم فضا قوري هسارة كان به نكخواي قوري زاني يأتي بها الله أو ذر يوبو هني خاتو برشاوت إن الله لطيف خبير خواي قوري خبير زانايا بويتواني أوشتاربك سيدي أم ربي جوانا چۆن لەگە مناڵەکە یا حیوارەکە چۆن تێگەێنێ چۆن بۆی باسەکە چۆنەکەوێتە وتوێژێکی باوکانەوە لەگەڵیا ئەم مناڵە هەستەکە باوکی تیمامی پێیە باوکی ڕێزی لێگرێ باوکی ئێوێت تی بگێنێ باوکی ئێوێ فێریکە بۆ چکە دوایی ئەم پەروەردەیە لە مناڵەکەی لوقمان ئاوەستێ خەڵکەڵێ مناڵەکەی لوقمان بە ئەدەبە لەناو خەڵکە لە چاو عەیبە بەڵام دوای ئەوەی کە لوقمان چاوی لەسەر نەما ئەم مناڵە بۆ خۆی ئەکەوێتە ئەو دەشت و دەری ئازادیەی کە تا ئێستاکەنە باوکی لێ قەدەغە کردووە و نازانێ باوکی ئەم سنووری بۆچی بۆ داناوە بۆیە بەڕێزەکانم هەر مناڵێک ئەتەوێ پێی بگێنی ئەبێ پێغەمبەر ئاسا فێری کەیت و تێی بگێنی و ئاراستەی کەیت پیاوێکی وەکو ئەنەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 10 ساڵ ئەنەس لە خزمەتی ئابێ لە کاتێکە یە بۆ مەدینە دایکی هێنایە فەرمەی پێغەمبەری خوا من هیچم نییە هەموو خەڵکێک هەدیەیەکی بۆ هێنای من هیچم نییە بدەمێ من ئەم ئونەیسەم هەیە ئەم مناڵە بچکۆلەیەم هەیە تەمەنی 10 ساڵ حەزەکەم لە خزمەت تا بێ کە پێغەمبەری خوا وفاتی کرد صلی الله علیه وسلم 10 دانە ساڵ ئەنەس لە خزمەتی بوو لە مەدینە فەرمێ کارێکم نەکرد بڵێ ئەنەس بۆ نەتکرد هەتا ئەو حەدە هەتا جاریکانی نێرێ بۆ شتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی بکات ئەنەس مەشغوڵی بێ لەگەڵ مناڵ و بەیاری و بە کۆمەڵە شتەوە ناچی ئیشەکە بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بەسەریا کە سەیرەکە لەگەڵ مناڵەکانە مەشغوڵیان یاریەکە لە دواوە گوێگرێ جاگە سوحبەتی لەگەڵ ئەنەسا کرد بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیەتی یا ذا الأذنین خاوەن دوو جووەکە ئەمە ئیحاءێکە یا بە ئەنەس یعنی ئەنەس تۆ مناڵێکی جۆرایەڵی تۆ دوو جوو هەیە مەفروض پێی ببیستی یا ذا الأذنین ئەی خاوەنی دوو جووەکە چی بۆ ئەوەی کە پێم وتی لە سێرم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تما پێغەمبەری خوا ئەچم ئەوە ئەچوم فەرمێ دوای خەڵک کە سەرکۆنەیانە کردەمەیان و ئەنەزەوە بۆ ئەو کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموون وازی لێ بێن ئەگەر قەدەر بوایە بیکا خێری تیا بوای کرد ئێمە بووینایە لەوانەیە مانوت یعنی تۆ بەجووی من ناکەی ئاگال لێ نییە مناڵێکی جێش وێش هاتووی مەشغوڵی یاری بووی ئەی من نەمناردیت جا ئەنەس ئەمە بۆ دایکێ جێڕێتەوە فەرمەی پێغەمبەری دایکە ئەمڕۆگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بووم فەرمێ کوڕم سڕی پێغەمبەری خوا بۆ کەس باز مەکە هەتا ئێستش ئەنەس ئەو سڕەی بردوێتە گڵەوە کەس نازانێ پێغەمبەری خوا بۆچی نارد سەیری ئەم ئەدەبەکە چکە بۆ ئەنەس بە قەناعەتەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوێتە بووە چکە ڕۆژە لە ڕۆژان دڵی نەشکانەوە چکە دڵشکانەکەی هەبوایە لە بیرێ ما بەڵام نسیحەتێکی بێ نامە بۆیە ئەنەس بە قەناعەتەوە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوو صلی الله علیه وسلم هەتاوەکو وەفاتیشی کرد هەر بوو دڵخۆشیەوە مردکەی فەرموو لە قیامەتدا ڕیشێکی درێژی هەبوو ڕیشێکی سپی تەمەنی درێژ ببوو ماڵی زۆر ببوو مناڵ و وەچەی زۆری لەکەوتە بۆ فەرموو ئەچمەوە بەرد بەم ڕیشەوە چم بەردەست پێغەمبەری خوا منەی پێغەمبەری خوا ئونەیسەکەی خۆتم مناڵە بچکۆلەکەی کە پەروەردەت کردم ئەمەیە بەڕاستی مناڵ لە چاوی باوکە لە چاوی پەروەردەکارە قەت گەورە نابێ بەڵام گەورەش ئەبێ لە چاوی مناڵە قەت خۆی بە گەورە نەزانێ احترامی ڕە و قەناعەتی بگرێ بە بچووکی نەزانیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵێکی بچکۆلە خورمایەک ئێوێ لە دەمی دەربێنێ کە خورمای سەدەقەیە ئەفەرمێ کخ ئەما تعلم أننا لا نأكل الصدقة نازانی ئێمە خێرمان پێ ناشێ نەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ مانیە دەزە خەڵکی پانکێنیەوە بە زۆری ژەدەمی دەرنانێ ئێ مناڵەکە خۆی قەناعەتکە فڕی بە بەڵام ئەم مناڵەکە گەورە بێ گەورەکانیش فێرەکە کە بنەماڵی پێغەمبەری خوا و ئەهل بەیتی پێغەمبەری خوا خێریان پێ ناشێ بۆیە بەڕێزەکانم مناڵ مامەڵە لەگەڵ عەقڵیا بکە مناڵ دانیشە و هەستەی نییە ئەبێ تێیگەێنی بۆ هەڵەسێ بۆ دانیشێ
بۆیت بۆ ئەڕوا بۆ ئەخوا بۆ ئەخەوێ بۆ سەعیەکە بۆ نایکە بۆ بەڕۆژوە بێ بۆ بەڕۆژوەبی بەڕێزەکەم لەبەر خوای گەورە بەڕۆژوەبی ئەبێ ئەم قەناعەتە لە مێشکی مناڵمانە بچەسپێنی. ئەها گەورەترین پەروەردەکار دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوی کۆکی ئیبراهیم کە خوای گەورە بە خەلیل هەڵی بژاردووە لەگەڵ مناڵێکی تاقانەیە خوای گەورە بە تەمەنێکی زۆر گەورەی ئەیداتێ جا مناڵیش کەی تر کە گەیشتە تەمەنێ دەسیداری گرتو لەگەڵ باوکیا فەلەمما بەلەغە معه الساعی گەیشتە تەمەنەی تر ئیشی بۆ باوکی کرد باوکی بینی لە پێش خۆیە بە ڕۆژەوە بێ نوێژەکە مناڵێکی بە ئەدەب جا خوای گەورە ئیسماعیل ناوناوە بە حەلیم بشرناه بغلام حەلیم بە ئیسحاق فەرمێ عەلیم ئەوەی ئەوروپیەکانی لێکۆتۆتەوە ئەوەی عەرەبیشی لێکۆتۆتەوە بە حەلیم نایەبە مناڵێکی لەسەر خۆ ئەنجا مناڵ لەسەر خۆ بێ و بە ئەدەب بێ و عاقڵ بێ و عابد بێ دەستباری باوکی بێ باوکی زۆر خۆشێوێ بەتایبەتی ئەگەر وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا بەتایبەتی ئەگە بناغی کەعبەی لەگەڵا بەرز کرد بێتەوە بەڵام هەر ئەم ئیسماعیلە خوای گەورە تاقیە کاتەوە لەگەڵ باوکیە ئەمرێکی پێکاکا بێ ئەو مناڵە سەر ببڕێ آخر دەرەجەی بەندایەتی ئیبراهیمە بۆ خوای گەورە آخر دەرەجەی جۆرایەڵیە بۆ ئیبراهیم بە زۆری زۆرداری ئەم ئەرکەنایە بەسەر مناڵەکەیە لەگەڵ لە کاتێکا قەناعەتی کولی هەیە کا بێجێ بەجێ بکرێ فەرمانە بەڵام ئێوە بزانێ پەروەردەی مناڵەکەی گەیشتۆتە چ ئاستێک و مناڵەکەشی بەشداری ئەم خێرە بکا لە کاتێکە بە قەناعەتی خۆی بڕیارەیە بە ئارەزوی خۆی ئەچێتە ژێرباری ئەوەی کە سەر ببڕێ زانم چێمان ئەمە بۆ مناڵی خۆی بۆ کەسی خۆی قوڵەکە ئاسانە مناڵەکە بنێری بۆ جیهاز شەید بێ ئاسانە دکتۆرێک جیهازی ڤێنتیلەیتەرەکەی لێکاتەوە مناڵەکە بەرچاوتەوە بمرێ ئاسانە یکە مناڵەکە بکوژێ و دای خوێنەکەی بکەی بەڵام بەخوا ئاسان نییە مناڵەکەت بەریتە بازار بیفرۆشی وتی کوڕم ئەتفرۆشم تی باوکە دڵت دێ فەرمی کوڕم نرخێکە لە سەدانم کەس نەتوانێ بکڕێ ساکەنە تاقە مناڵی جگەرگۆشەی ئیبراهیم دوای تەمەنی 90 ساڵی پێی دراوەی ساکەنە پێی بڵێن بەبەر چاوی خۆتەوە سەری بڕ نەک بەبەر چاوی خۆتەوە خۆشتە بێ سەری بڕی بەڕاستی قورسە بەڕاستی ئەستەمە بۆیە بە حیوارێکی جوان بە هادیئی چاو بڕێتە چاوی یا بۆنەی کوڕە شیرینەکەم کوڕە جوانەکەم کوڕە عاقڵەکەم عینەقم لێت نییە ئیسماعیل لە هەموو شتێکم خۆشترەوی دوای خوای گەورە لەوە چێ لە خۆشم خۆشتر بوویت یا بنەی ئینی ئەرا فی المەنامی ئەنی ئەتبەحوک سەرتە بڕم بۆ ئەمرم پێکراوە لە خەوا 3 جار خەوی پێغەمبەرانیش وەحیە خوای گەورە ئەمری پێکردم کە سەرە بڕم ئەنی ئەتبەحوک بەچی ئینی ئەرا ئەی بینم یعنی ئێساوا لە بەرچاومە خەوەکە یعنی شتەکە مازی نییە حالیە ئانیە بەڵێ ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبەحوک بە مضارع سەرتە بڕم یعنی ئەم کارێتە جێ تۆڵێکی فەنظر ماذا تەرى قەناعەتی تۆ چییە لەسەر ئەم بابەت ئیسماعیلی بێ چۆن جواب باتەوە وڵای وای ئیسماعیل خۆی لێ بشاردایەتەوە یەکەم شت بوویتە دایکە تۆزانی باوکم بەو تەمەنەوە خەڵەفاوە ئەوێ سەرم ببڕێ تۆ قەناعەتەکەیت تۆ ڕازیە بیت والله قەت دایک قوبوڵ ناکە ئەنجا شەیتانیش بێتە سەر ڕێگەکە و بەردەمە بگرێ و ئیسماعیل ڕاکە و ئیبراهیم مەیکە و بەڵام ئیسماعیل پەروەردەی دەستی ئیبراهیمە مناڵێکە بە قەناعەتەوە دروست بووە بە قەناعەتەوە پێگەیشتووە بۆیە یەکێکە لە پێغەمبەرە گەورەکان کە دوای پێغەمبەری خۆمانی لێکەوێتەوە شانازیەکین بۆی کە باپیرەی پێغەمبەرەکانمان ئابۆ شێوەیە بوون فەرمێ یا ئەبەتی ئیفعەل ما تؤمر چۆنە و چییە من ئەم قەناعەتەم هەیە کە قەناعەتی جەناب ڕاستە عەقڵی خۆشم ئێمە دەستی تۆ بەشداریشم لەمەتا و دڵیشم خۆشە بەوەی کە ئیکیت و ئەمری خوای گەورە جێبەجێیەکی مادەم ئەمرە منیش ملم کەچە تۆش ئەبێ ملێ کەچ بێ ئیفعەل ما تۆش ئەوە جێبەجێکە کە پێو کراوە نەکەیت ڕەحمم پێ بکەیت نەکی سازشکی لەسەر ئەمە نەکی سۆزە بجوڵێ ئەوە بکە کە ئەمرت پێکراوە سەیری مناڵێ چۆن پەروەردەکراوە ئیفعەل مات بۆ منیش سەبارەت بە منیش ستەجیدونی ئین شاء الله من الصابرین ئەبینیم بلم کەچە بێ ئین شاء الله سەبرەکەم لە بەردەستا وەرە ئەم مەنزەرە بێنە بە چاوی خۆت باوکێ شەقۆ بێنە بەملی مناڵەکەیە هەناسە و
هاوار و فرمێسک و خوێن و جەرگی باوک و هەمووی تێکەڵ بێ بەسەریەکە زۆر زۆر قورسە. خی گەورە هەردووکیان تاقیە کاتەوە، بەڵام خی گەورە خۆی ڕشتی ناوێت لەسەر زەویە. فەلەمما ئەسلەما کە تەسلیمی ئەمرەکە بوون، اینجا خی گەورە پاداشتی دانەوە ئەو ڕۆژەی کە بۆکردن بە جژن کە جژنی قوربانە و حیوانێکی بۆ ناردن لە جیاتیەوەی کە گۆشتی ئیسماعیلدا بەش بکرێت، گۆشتی حیوانێکی بۆ ناردن کە ئیسماعیل و باوکیشی لێ بخوا، پاداشتی بۆ دانەوە. بۆیە بەڕێزەکانم، پەروەردەی مناڵ ئابوو شێوەیە ئەکرێ. ئیبراهیم ئاسا، ئیسماعیل ئاسا، هەتا وەکو بمانەوێ مناڵەکانمان پێ بگەێنین، ئەبێ پێش وەخت لە مناڵەیە تیان بگەێنین. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.